بەناوی خوای گەورە بەڕێزان سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ دەیەمین ساڵوەگەڕی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی. سپاسی ئامادەبوونتانەکەین. ئامادەبوونتان لێرە وەفایە بۆ گیانی پاکی شەهید کاوەگەرمیانی و سەرجەم شەهیدانی قەڵەم و ڕۆژنامەنووسان. بەڕێزان، ئێستاش وتاری داکۆک لەلایەن خاتوو هەرێزخان پێشکەشێک لێو دەخوێنرێتەوەتان. ئامادەبوانی بەڕێز، ئەمڕۆ 5/12 ڕۆژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیە. هاوزەمان لەگەڵ یادکردنەوەی کاوەگەرمیانی لەسەر دڵکۆکەی لە شاری کەلار لەلایەن کەسوکار و هاوڕێیانیەوە، ئێمەش لە چەندین شاری وڵاتی بەریتانیاوە درود بۆ گیانی کاوەگەرمیانی دەنێرین و نەفرەت لە بکوژانی دەکەین. لەم یادا بە پێویستی دەزانین ئاماژە بکەین بۆ یەکەم ڕۆژی 1/12/2023 حەوت ساڵ تێپەڕی بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس شوکری ڕێکانی. تا ئێستا بکوژانی ئاشکرا نەکراون. هاوشانی ساڵیادی کاوەگەرمیانی، ساڵیادی تیرۆرکردنی شوکری ڕێکانیش بەرز ڕادەگرین. دووەم ئیدانەی بەردەوامی بە ناحەقمانەوەی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەکەین لە زیندانەکان، بە تایبەت قارەمان شێروانی و هاوڕێکانیان. سێەم گومانەکان ڕۆژانە زیاتر و زیاتر دەبن لەسەر ڕاستیەتی ئەوەی گوایە مامۆستا جیهان خۆی کوشتووە. پێویستە حەقیقەتی تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها ئاشکرا بکرێت. لە ئەگەری پشتگوێ خستنی ئەم کەیسا دەستگا ئەمنیەکانی پارتی لە هەولێر دەکەونە ژێر پرسیارەوە و تیرۆرەکەی لە ئەستۆی ئەواندایە. تاوانباری یەکەمن تا بکوژان ئاشکرا نەکەن. چوارەم پشتیوانی لە خەباتی مامۆستایانی ناڕازی دەکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان. دەنگمان لەگەڵ دەنگیاندایە، لەگەڵ دەنگی بوێر و زوڵاڵی ئەواندا هاوار دەکەین. ئاش بەتاڵ ئاش بەتاڵ بڕوخێ حکمی پاتاڵ. پێنجەم پشتیوانی خەڵکی ستەم لێکراوی فەڵەستین دەکەین دژی هەڵگیرسانەوەی جەنگ و ستەم و پێشێلکاریەکانی ئیسرائیلی. لە کۆتاییدا دەڵێن لە هەر کوێیەک مافی مرۆڤ پێشێل بکرێ، بە تایبەت لە کوردستان دەبینە قەڵغانی بەرگری. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی، بەریتانیا 5/12/2023. ئەم وتارە کاوەگەرمیانی نووسوێت. لە مێژووی پارتی و یەکێتیدا هیچ هەرانێکی سیاسی و کۆمەڵایەتی و نیشتیمانی و تەنانەت ئینسانیش نماوە پێشێلیان نەکردبێت. هەر لە خیانەتی 66 و کوشتنی 75 شوێنەکانی کوردستان و ڕێگەدانی پارتی و یەکێتی هەمیدی تورکی و ئیسلاحاتی ئێران و هێرشکەرەیای بەکەس و هێنانی سوپای پازدارانی ئێران پێشتیوێکیان بۆ سەر حیزبی دیموکراتی کوردستان لە کۆیە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و هێنانی سوپای عێراق لە سیویەکیان لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و کوشتنی 5 کۆمەنیستەکەی سلێمانی و دزینی سەروەت و سامانی میلەت و ئاودیوکردنی نەوت و تۆناویکردنی سلێمانی و شارۆچکەکانی تر لە کاتی ڕاپەڕینەکەی حەفتەی شوبات و ڕۆژانی دواییدا. ئەمانە و دەیان بابەتی دیکەی لەو جۆرە کە ئێستا کەسوکاری قوربانیەکانی شەڕی ناخۆش تا ئێستا بێهودە چاوەڕوانی ڕۆڵەکانیانن کە بگەڕێنەوە باوەشی گەرمی خێزان و کەسوکاریان، بەڵام هیچ کەم لە یەکێتی و پارتی خۆیان بەپەرپرس نازانن. بەرامبەر ئەو تاوان و قوربانیانە جگە لەوەش هەزاران منداڵ بێباو کراون. بەڕێزان، هەر وەکو چۆن ئێستا 5/12 ساڵیادی تیرۆرکردنی کاوەگەرمیانیە، 1/12 ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی بوێر شوکری ڕێکانی بوو. لەبەر ئەوەی هەردوو کاتەکە نزیک بوون لە یەکەوە، ئێمە هەردووکیمان ئاوێتە یەک کردووە و لەم ڕۆژەدا یادی شوکری ڕێکانیش دەکەینەوە و ئێستا لەلایەن کا عەزیزەوە وتاری بنەماڵەی شەهید شوکری ڕێکانیتان پێشکەشەکرێ. بەڕێزان، ئەمە وتاری بنەماڵەی شوکری ڕێکانیە. ئامادەبوانی بەڕێز، سپاس بۆ ئامادەبوونتان. ئەم هەڵوێستەتان بەرز دەنرخێنین.
وەک ڕوون و ئاشکرایە باوکی ئێمە شەهیدی ڕۆژنامەوان شکری ڕێکانی تا ئێستا کەیسی نادیارە، بەڵام لای ئێمە ئەو کەیسە بەکراوەی دەمێنێتەوە. دوای تیرۆرکردنی باوکمان کوڕێکمان بە ناوی قارەمان شکری لە جێگای باوکمان درێژەی بە کاروانی خەباتی ڕۆژنامەوانیدا. دوای چەندین ئاسەنگ و ڕێگری لە کاری ڕۆژنامەوانی لە کۆتاییدا ئەویشیان دەستگیر کرد و 7 ساڵ زیندانیان بەسەریدا سەپات. بێ ئەوەی ئێمە وەک خانەوادەی ئاگادار بکرێنەوە یا پارێزەرێکی هەبێت. بە زۆرە ملێ لە زیندانیان هێڵاوەتەوە و تا ئێستا چارەنووسیان دیار نییە و ژیانی لە مەترسیدایە. هیوادارم ڕێکخراوی مەدەنیەکان و ڕێکخراوی داکۆ خاوەنددارەتی لە مافی ڕۆژنامەوانی و چالاکوانی بکەن و هەڵوێ سوەر بگرن بۆ کوڕەکەی ئێمەش وەک ڕۆژنامەوانێکی تر تاکو نەبێتە قوربانی. کەیسی قارەمان شکری هاوشێوەی کەیسی ژێوان شێوانی و گوهداز لێباری و بەلانەزیرە دروست کراوە. لە کۆتاییدا دەڵێن ئازادی بۆ ڕۆژنامەوانی و چالاکوانان، شێوانی و گۆدار زێباری و مەلانەزیر و قارەمان شکری و سلێمان ئەحمەد و عەباس عەلی. بەڵێن دەدەین لەسەر هەمان ڕێگا و ڕێبازی شەهیدانی کاوەگرمیانی و سەردەش عوسمان و وەداد حسەین و شکری ڕێکانی بەردەوام دەبین. بنەماڵەی شەهید شکری ڕێکانی. بەڕێزان سپاسدانەکەین. ئێستاش تاجە گوڵینە بۆ کاوەگەرمیانی و شکری ڕێکانی دانین گوڵەکانتان پێدەین و دانەدانەوەرن گوڵەکانتاندان. هەموو ڕۆژێ لەم وڵاتە قەڵەمەشکێ پەڕادڕێ. هەرجەرگی دایکی ڕەشپۆشە سووتێن دێ و بەگەڕەکرێ، بەڵام سەدان ئامەدیتر بێباوک لە بێشکە بردێ. ئەگەر ئاوی سیروان بێت و بەسەر مۆمی گەلا بکرێ، کۆتایی شەوی هێڵدا دێ ئەبێ دوژمنیەخەی بدڕێ. یاسای دنیا هەروە بووە، دوجار دەستی ستەمە بڕێ. بڕوای ئێمە هەر زیندووە بە هیچ هێزێکیش ناکوژرێ. شارە زورێک نالی هەبێ خاکیە بێ بەگوڵ بکرێ. بڕوانە بولبولی شەیدا بۆ ئازادیە ناڵێنێ، شوڵی قەفەس لە زێڕیش بێ ساتێ سەربەستی ناهێنێ. چی لە ژینی ژێردەستەکەین وەک شەوی بێچراوایە. وڵات ئازادیتیانە بێ هەرگیز خۆری تیا هەڵنایە. سمبوڵی ئازادی وڵات کاو و سەردەشت و سۆرانە، ڕۆحیان لە ڕێگەی ڕاستیە بەخشیوە بەم کوردستانە. جێگای لاوانی نەبەردە خاکی گەرمیان و کوێستانم، دەی نەخشێنین بە خوێنیان بۆ سەربەستی نیشتمان.